زۆر بەخێر بێن منیش پیرۆزبایی گەرمتان لێ دەکەم لە خۆتان و لە هەموو ئەندام و لە ئەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەر بە مەڵبەندی ڕێخستنی سلێمانی کە یەکێکە لە مەڵبەندە هەرە باشەکانی یەکێتیەکەمان. بەڵێ سەرەتا بە بزانی ناوی سیانی هەڤاڵ مام جەلال چییە؟ ناوی سیانی مام جەلال کوڕی شێخ حەسامەددینی، کوڕی شێخ نوورڵڵاهی، کوڕی شێخ نووری، کوڕی شێخ غەفووری تاڵەبانیە. پێنجم پێگوتی لە جاتی سێ پێنجم پێوتی. بەڵێ ئەی ساڵی لەدایک بوونت؟ ساڵ لەدایک بوونم بەڕاستی بە تەکید نەزاندراوە. من دایکم هەزار ڕەحمەتی لێبێ دایکم لادێی بوو. باوکم نەینووسی بوو، دایشم لادێی بوو نێزای تەنها ئەوەندەی دەزانی دایکم ئەیگوت ساڵێک دوای پەیدابوونی فلوسی سوور بوویت. فلوسی سوور لە 1932 پەیا بووە. بەم حساب بدەکاتە ساڵی 1933 دەشیزانی کە هاوین بووە وەختەی لەدایک بوونەکەم، لەوە زیاترە هیچی نەدەزانی. بۆی من پێم وایە هەندێک دەڵێن 34 هەندێک دەڵێن 32 هەندێک دەڵێن بەڵام خۆم پێم وایە 33 بە تایبەتی ساڵی چوونە مەکتەبش حساب دەکەم کە من چوومەتە مەکتەب لە ساڵی 1942 بێ وا بێت. کێ ناویت مام جەلال؟ باوکم ناوی ناو مام جەلال و حکایەتەکەش بەم جۆرەی خوارەوەیە. باوکم مامێکی هەبووە ناوی جەلال بووە، پێیان گوتووە مام جەلال. ئەو مامای بەلاوێتی مردووە. نزیک سەروبەری لەدایک بوونم ئەو مامەی لە خەوادیوە سێوێکی داوەتی. بە مەلای گوندەکەی گوتووە تەفسیری خەوەکەی بۆ کردو گوتوتی کوڕێکتان دەبێت. ئەویش گوتوێتی باشە کە ئەگەر کوڕمان بوو بە ناوی مام جەلالمەوە ناوی دەنێم و من بووم و ناوی لە نام مام جەلال، یعنی بە ناوی مامە جەلالیەوە مام جەلال، لەبەر هەر لە مناڵی پێم وتراوە ناوم مام جەلال بووە، وەکو بازە کەسێ ناوی بابە شێخە یا کاکە سوورە یا ئەوهایە، من ناوم مام جەلال بووە. بەڵێ ئەی شوێنی لەدایک بوونە؟ شوێن لەدایک بوونم دەیەکە ناوی کەلکانە دەکەوێتە بناری کۆسرەت بە دیوی دەریاچەی دووکان. بەڵێ ئەی پلەی خوێندەواریت؟ من لە ئیبتیدائیم لە کۆیتەوە کردووە، متەوەستەم لە کۆیتەوە کردووە، لە مەکتەبەکان تەلەبێکی باش بووم، لە ساڵی خۆیدا لە ئیبتیدایی یەکەمی هەموو لیواکەش بووم. دەویسترا بمنێرن بۆ کولێ مەلک فەیسەڵ لە وەختە هەبوو، هەر کەسانی یەکەمی لیواکەبان بە خۆڕایی وەردەگیران نەچوو، لەبەر سیاسەت نەچوو. متەوەستەم لە کۆیتەوە کردووە، ثانەوی ساڵێکیان لە هەولێر و ساڵێکیان لە کەرکووک، 5 ساڵیم لە کەرکووک لەوێتەوە کردووە، دوای چوومەتە کولێ حقوق. لە کولێ حقوق هەموو ساڵەکانم بە بێکێشە بڕیوە تا ساڵی سنفی 4. لە 4 ڕام کرد، ئەمری گرتنم بۆ دەرچوو، نەچوو خۆم بەدەستەوە نەدا، چوومە ژێر ئەرز. ئەو وەختەندای مەکتەبی سیاسی پارتی بووم، بۆ کاروباری حیزبی چوومە ژێر ئەرز، مامەوە تا شۆڕشی 14 تەمووز لە ژێر ئەرز بووم، وەلە مونترا لە سلێمانی دەژیان بە خۆش بۆنی بە شارتی خۆش خۆم لە سلێمانی شارت بۆەوە کە 14 تەمووز ڕوودا چوومەوە مەکتەب. مەرحوم خوالی خۆش بوو کەریم قاسم ئەمرێکی دەرکرد ساڵێک زەحفیدا بە هەموو کەسێک، یعنی دەکرا من بەکسەر بچم بڵێم ئەمنەوە ساڵەکەم تەواو کردو بووم بە مەحامی، بەڵام نەمکرد چوم خوێندم. ئەوم نەویست، ئەو زەحفم نەویست، بەگاڵتە دەمگوت نامێن پێم بڵێن مەحامی زاحف. چوم خوێندم و لە 59 تەواوم کرد. ساڵ بکاتە من دەتوانم پێم بڵێ من دەرچووی کولێ حقوقی عێراقم ئەوەل دەورەی جامیعەی بەغدا. بەڵێ باری کۆمەڵایەتیت؟ باری کۆمەڵایەتی من خێزاندارم ژنم هەیە، 2 مناڵم هەیە، 2 کوڕم هەیە. ناویان؟ گەورەکان ناوی بافڵا، بچووکەکان ناوی قوبادە، هەرێکەشیان مناسبەتێکی ناوم لێ ناوە. بافڵ بە بافڵەکەی چەمی ڕێزان ناوم ناوە، چونکە من لەو فترەی یەکەمی 61 تا 63 شۆڕشی ئەیلول من فەرماندەی ئەو هەموو ئەو ناوچەیە بووم لە خوار لە ڕۆژهەڵاتی ڕووباری پێدەڵێن زەیکۆیە. بارەگاکەم لە چەمی ڕێزان بوو، لە چەمی ڕێزان جێگایکی زۆر خۆشەیە پێدەڵێن ژێر بافڵەکەی بەربریکێ لە شەلالی ئاو کە دێتە خوارێ، ئەوم بە ناوی ئەوە ناوە. دووەمیان ناوی قوبادە، ئەویشم بە ناوی تێکۆشەرێکی ئێرانیەوە ناوناوە، زۆر ڕەفیقمان بوو،
کە گرتیان و قارەمانان وەستا لەژێر تەعزیبا کوشتیان ئەوە هەرێکان بۆ مناسبەتەوە ناوی خۆی وەرگرتو. با بگەڕێنەوە بۆ سەردەمی مناڵی ئەگە یادەوەریەکی خۆشە هەبێ و کاتانی کە خوێندکاری قۆناغی سەرەتایی بووی یادەوەریەکی خۆش خوێندکاری سەرەتایی بووم چەند یادەوەریەکم هەیە. ئەوەڵ من کە هاتم لە لادێوە هاتبووم بۆ کۆیە. ئێمە تا چەند ساڵی عمری 4-5 ساڵی لە لادێ گەورە بووم. دوای باوکم کە بوو بە مرشیدی تێکەی تاڵەبانی لە کۆیە ماڵمان لە گوندەوە گواستیەوە بۆ کۆیە. لێ 2 ساڵ لادەی بوو لەبەرەوە کە چوو بە مەکتەب ساڵی یەکەم خوێندکارەکانی هاوسنفم زۆر گاڵتەیان پێ دەکردم. من مەسەلەن لەجێ کوێندم دەمگول لە بۆ چلۆن ئەوانەش هەموو گاڵتەیان پێ دەکردم زۆر بە ئیسلاحی خوێنگەمەیان پێ دەکردم. ساڵی یەکەم ساڵێکی ناخۆش بوو لەکردم لەگەڵ زۆر تووشی شەر داهاتم لەسەر ئەو کەلیمات و ئەوانە بەڵام چونکە خوێندکارێکی باش بووم ئیتر وردە مامۆستاکانم خۆشیان ویستم یارمەتیان دەم خوێندکارەکانیش لەگەڵم ڕاحاتن بووم بە دۆستیان. لە ئەو ساڵانەدا کە لەوێ بووم ئەوەی دێتە بیرم و زۆر ئەو شتم زۆر زوو لە بیر دەکرد لەبەر دەکرد یعنی لەبەرکردنی شار و ئەوەدا زۆر چالاک و ئازا بووم. هەموو یەکێک بووم لە خوێندکارانەی کە بەیانیان کە مەکتەب ڕیز دەبوو پێشەوەی بچێتە دەرس داهات دانهێنامە دەرە شار بخوێنمەوە. زۆرتر ئەو شعرانەی نیشتمانی دەخوێندەوە فێر دەکرام بە نیشتمانی چ لە ماڵەوە فێر دەکرام چ لە مەکتەب مامۆستاکان فێریان دەکردین ئەوەم دەخوێندەوە شعری نیشتمانی بەرەوە لە بیرما وەکو یەکێک لەوانەی کە دائیمەن ڕۆژێ 2 جار دەهێنراما دەرێ بەیانیان و پاشنەوەڕۆیان شعرم دەخوێندەوە شعری نیشتمانی. ئەوم لەبیرە لەگەڵ مامۆستاکانم بینم زۆر باش بوو ئەوانەی کە دەمناسین یەکێک لەوانە مامۆستا مەجید ئەفەندی شێخ نووریە کە مامۆستای تاریخمان بوو زۆر تەسیری هەبوو لەسەر پەروەردەکردنی بێشکمان. مامۆستاکی ترم هەبوو ئێستاش ماوە ناوی کەمال ئەفەندی کەمال عەبدولقادر نەشات ئەوە زۆر مامۆستای ریاضەمان بوو زۆر تەسیری ناحەی سیاسی لێکردین بە تایبەتی بۆ ڕاکێشار بۆ کاروباری سیاسی تەماحی تێمان کردبوو. ئێمە 2-3 برادەر خوێندکاری دیار بووین ینی خوێندکاری بڵین یەکەم و دووەم شتی وای سەرفەکە بووین بە فێڵی ئەوەی کە ئێمە کردبوو بە لێپرسراوی پینگ پۆنگ بۆ ئەوەی کە پارەکان تەزیف بکەین و ئەو بکەین لێمان نزیک بۆ وردە و ڕاکێشاین کۆمەڵێکی پێکردین لە ماڵی خۆی کۆمەڵەیەکی پێ دروست کردین. من سنفی 5 ئیبتیدایی بووم بە ناوی کۆمەڵەی پێشکەوتنی خوێندەواری KPX مان ناو لێ نابوو KPXX وەکو خێ کاری کۆمەڵە پێشکەوتن. ئەو مامۆستا کەمال عەبدولقادر نەشات هێشتا ماوە تەمەنی زۆر درێژ بێت بەهۆی ئەوە فێری سیاسەت بووین هاتینە ناو کۆڕی سیاسەتەوە و لە ساڵ 1946 بوومە ئەندامی پارتی بەهۆی مامۆستایەکەم هەزار ڕەحمەتی لێبێ ناوی تار سعید بوو زۆر پیاوێکی زیرەک و بە شەخسیەت بوو. لەوەی کە لە بیرمە لە مودەتەدا من لە ئیبتیدایی وەکو زیاتر لە عمری خۆم هین دەکرام ڕەفتارم لەگەڵ دەکرا و لە حادسەیەکی زۆر مەشهورم هەیە لە کە خۆت بگوتت باست کرد بڵێ خۆش بێ ئەوە بوو من سەرفی چواری پۆلی 4 بووم خوا لێ خۆش بوو سعید خەزاز متصەرفی سلەیمە هەولێر بوو هات بۆ شارەکەمان لەگەڵ فەرماندەی عسکەری عێراق لە هەولێر و لەگەڵ خەڵکی تر لە سنفەکە کە هاتە ژوورێ ئێمە دەرسی تاریخمان هەبوو دەرسی بەحسی مەدحەت پاشا ئیسلاحاتی مەدحەت پاشا لە هەولێر لە بەغدا لەبەرەوە لە ڕێزی پێشەوە دانیشت بووم منی هەرساند کوتی هەستا بەبێ بزانی چێ باسم بۆ کە مەدحەت پاشا چی کردووە یەک لەوە تڕەموای دانا لە بینی کازمیە و بەغدا و باسی تڕەموای لێپرسیم بۆ مەسەف کرد و زۆر بەلایەوە سیر بوو هەندێک سوالێکی لێکردم داپرسی کوتی تۆ ناو چییە گوتم فڵان کوڕی چێ گوت کوڕی حسابەدەی تاڵەبانیم ها سەری بادە گوتی تاڵەبانی دوو بابەتە یا زۆر کەرن یا زۆر زیرەک خەتی مام ناوەندیان نییە جا ئەو حادیسەیە شتێکم ببینێتەوە بۆت بگەڕمەوە قسە ڕادەکێشێت. ساڵی 1951
من لتواري ثانوي بوم هوليرم تاو كردبو باز بتوبهم بو بينت امتحان نداتهم كمن درجات كانوا هوراز نود بو عفو بم لا امتحان بو معلومات ياخذ منها مصالح كان يكدوس تواري ثانوي عفو بم الامتحان نداتهم كدرجات كانوا هوراز نود تشتو ابو حتى عفو كره هذا مو كويا امتحان من الكل بو لا برجيلاي مثلا كجيلي كده انا بمنفي عن كردين بو موصل لو سعيد قزاز رحمتي هذا رحمتي لبي او متصرف لو كساني كان لبير ما اللي بيكون في بن خوالي خوش بوان كاكا عمر دبابة خوالي خوش بو عون يوسف تنكساني شي ترجيشك مال قلبه خوالي خوش بو قادر الحاج حسين خلتي سليماني بنا نوابو او ساب بارتي بدوي بو بشوعي بلام او سردما بارتي دو مانجي بيسو هيت باران نداري تبقى وقت هركسة كان في تكرار لسر سياسات روجير صفر سي ددراه اما او ما ويش زور او بسط فرصة كمان وانا كتبو تشون بولاي محافظ شكات كيد كتشون بولاي همو مانتوين فراشكا فقيرة شباديني فقير وكبو قلتي مسك راسنا او سفيري تركان كويا قادر حسين تشوفير كتي بروفي ولا سفيري كردستاناتوا والله ايش هروا بسعدي خوي تشوجري كتي قلت بوي جماعتك كاتوني ايش عندنا من سفير كردستان قلت خلينا كبازار راسن بسفير تركيا بروا كاتوني جوري اول برساري كنت تشير سفيري كردستان قاعد الحادثه كنت من قربان كنت توجه كنت من قال حاجه حسين مو مالك بان بحسي كل مالك ايه ونازم لتشوف كده هاتينا نو خالك باكو قلت قال توكا كي كريكاري بارتي وقتها كيف فلاح كيف فلاح شيوعيبو مشهور امش توماس مشهور لير السليماني كيف فلاح شيوعيبو امش بكاكي كريكاري بارتي شو قال توكا كريكاري بارتي دو هلا هم ماني برسي قلت تشيت على عمر دبابه كاك دبابه قلت منهم قلت عمر ايوا بين حكم ومن اوهاد تتعمبين مو او تعرضنا لكن ايوه تسمعني لكن قلت والله ددينا محكمه الشعب جاب بس فكر وقت اخوي سعيد قزاز هذا رحمه الله بدرام محكمه الشعب زور كزداني سكاك عمر كتير شادين سبدان نتسوق في عواتي لقى مع دو هات انا رسم كتي او سمر ستاليني كي من سمالش قولهم ابو او سمالش باري قولهم ابو قلت انا او فلان كسا قلت دزلال ورا ثم في كتي رولا سمر ستاليني لي تقدر انتم لبينا من نار تواري ابتدائي لبيني ما ابو حادثه قلت تولا ياخذ لك طلبني عقل كان تيتو قال السياسه او شتانا والله رجع عقلي كوايتر بمكانتها سياسه ايش كيف كردين هذا رحمه الله قلت يوم بدوك لاي بابا بدوك لاي بابا دوكوتون كل سنه شو نزقار دبي سليماني ومهاباد وكرماشان وديار بكر شير بتقاليد خياتي اللي تدري توا خبرهم بخبرين خولي ايش خوتام كان خلاصه ايش كيف كردين وخوشي قال كردين او حادثه لجان مال ابتدائيه شكلوا حساري بمناسبه حادثه ك يكم جاريش لنا روز خطبه مداخل لابتدائي بيش حادثه كلجان ما في بنجي ابتدائي بوم نوروز يعني كتبوا مكتبه كم من عندنا قسم خوم خطبيكم نسيبوه خوم نسيبوه كم زارتم لنا نوروز اخوين مو او اشتشم لبينا لا هين دوايا كبوينا تشتكش من بيلا توا برادرك ما نهبو لإما قول تربو ناي حساب دين طيب وهزار رحمة اللي ناي شعب بشعب لخوكي شعبو او اما يفيري كرداتي يكر يكي لوش تاني فيري كدين دبير شو بتسينا سر قبرستانا كان نترسين شوان تعقيد كده مثلا عالمي كردستاني دايلي او شو برو سر قبرستانا كان يكون عاتن هميان لدروي كوين بون او وقتا مثلا تكاكون بوجه قبرستاني لاي دروي البرايها بسلطان دابو بشي من ببر او كوتم دبي بتم بيبنبو خيبس يعني ككون كدوربو حال درديش بو هرقا تشوم بو اويت هات موا خسلا ليبو بوليس دين جادام راقت بانجا كدم تاو سدكي ليروتي تباشا بردميان بلاي مأموري هي كده ناسي قلت برو سركي بوشو ليرة قلت والله هاتو مفاتيح على القبري نظم كيف اخوانم يرامو جاسبيني على كردستان يعني جوزي بولوي شال من فاكرت والله نهجرتم او سيشتم لبيرة لاشتكاني الى ابتدائي او بوت
ئەگە بەبیری بێ هیچ مامۆستایەک لە ئەیەکێ لە قۆناغەکانی خوێندا لێ یاویت؟ مامۆستا هەریوەڵا مامۆستایەکمان هەبوو ناوی حەنافەندی بوو، پیاوێکی باشیش بوو، بەڵام لەسەر قڕخڕمان بوو لەسەر سیاسەت و شتیوە دوو داری لێدام. لەسەر هین بوو لەسەر ئەوە ینی وەکو ئیزرابێکمان کردبوو لە مەکتەب مانگرتن بوو منی بە بازاویتی وەرەوەرە دەستت بکەوە دوو داری لێدام. مامۆستایەکی کەشم جارێک زلەیەکی لێداوە محەممەد تۆفیق وردی. محەممەد تۆفیق وردیش ئەو مامۆستامان بوو، نەزەم لەسەر چی زلەیەکی لێدام لەسەر یعنی بەڕاستی لە بیرم نییە داری لێ نەمەڕم زلەیەکی لێدام لە پاشا تۆرام نەچوومەوە مەکتەب. نزیک جیرانمان بوو هات بەدوامدا گوتی من نەمزانی ئەولای ماسکردن و دەستی گرتم بردمیەوە بۆ مەکتەب. مامەگیان تۆ لە قسەکان تا باسی ئەوە کردوتە بە مناڵی فێری شعری نیشتیمانیان کردوین، تر لە ماڵەوە فێریان کردوین، کێ بووە لە ماڵەوە فێری کردوین؟ لە ماڵەوە من ئامۆزایەکم هەیە ناوی کاکە سوورە، ئێستاش ئەلحەمدوللا ماوە عەمری درێژ بێت، ئەوە هەم قورئان و شتی پێدە لە بەردەکردین، هەمیش شعری وەتانی شتوای پێ لەبەرکردین. دیارە جگەل لە شعری وەتانی ئەو شعرانشی پێ لەبەردەکردین کە مەدحی عەشرەتی تاڵەبانی شتیوا بوو، چونکە ئەمە باعتباری منە مەڵەشی تاڵەبانی بین لە کۆیە، ئەو شعری حاجی قادر و ئەو شعرانی شەغرەزای پێ لەبەردەکردین کە مەدحی عەشرەتی بوو. لە تیرانماندا پیاوێک هەبوو دوای لێرە شەهید بوو، ئەوی زۆر تەسیری هەبوو لەسەر ڕوتی ژیانم، ناوی حاجی ئەفەندی بوو، حاجی عەبدولباقی. لێرە لە زمانی ئەو کەسانە بوو کە زەعیم سەدیق زیندە بەرچاڵی کردن لە دەی حوێگانی 1963. ئەوە ژیرانمان بوو، زۆر زیرەک بوو. ئەو حاجی ئەفەندیش پیاوێکی بێڕۆشن و ئەوە بوو پێشکەوتن خواست بوو، وەکو تێکەڵاو بووی زۆر لە ئەوە ئەویش زۆر تەسیری هەبوو لەسەر من لە ئەوی شعری نیشتمانی شتیوای فێر دەکردم جگە لە مامۆستاکانیش. یعنی حاجی ئەفەندیشی وەکو یەکێک لە خۆمان لە ماڵ بنەماڵە حسێب دەکرا کە دەڵێم لەگەڵ کاکە سوور و دوانە شعریان پێ لەبەرکردین. مامەگیان بە مناڵی دەغیلەو هەبوو بۆ پارە کۆکردنەوە؟ نه، من پارەی خۆمم کە وەردەگرت زۆرترم دەدا بە لە زۆر زۆر کتێب و شتیوام دەکرد، مجەلەم دەکڕی، مەسەن گەلاوێژم پێ دەکڕی. لە 5 ئیبتیدایی شەو ئیشتراکم کرد لە جەریدەی ئاهالی الأهالي نية جالبر أو باركم هم كل كدور بو أم دينار بو أو جريدة ومجلة وشتيا لكن لما مكتبيش هبو دو مكتبه ولا كوي كان مكتبي كويس جاكي شوية كان بو أبي ترشان مكتبي حاجة قادر هي بارتي كان بو من أول ذاك لما مكتبي كويس جاك هين بو شريك بو يعني مشترك بو أبو نمد ذا صدف الزمندري دوای لێ تێکسوب لەگەڵ مامۆستایەکی شوێعیمان هەبوو هەزار ڕەحمەتی لێبێ نەوەڵڵا ڕەحمەتی لێ نەبێ عەمری درێژ بێت ئینشاءالله کاک فاتحی ناوە فاتحە عەمری درێژ بێت یاری بەخێر بێت فاتحە ڕەسوول. ئەو فاتحە ڕەسوولە ئێمەی حەڵقەیەکی بۆ دروست کردبووین، چەند خوێندکار بووین بە بیر و باوەڕی سەر بە حیزبی شیوعی پەروەردە دەکردین. ڕۆژێک من لێم پرسی گوتم کورد نەتەوە یان نەتەوە نییە؟ گوتی کورد نەتەوە نییە. دیارە ئەگەر کورد نەتەوە نەبێ مافی چارەی خۆ نووسینیشی نییە. لەسەر ئەوە تێکچووین بەجێبێشت لە مەکتەبەی کوردستان گواستمەوە چوو مەکتەبەی حاجی قادری کۆی بوومە خەتی بڵێن پارتی. ئەو پارەم لەو شتانە سەر دەکرد. بەڵێ مامە تۆ بە مناڵی حەزت لە چه یاریکی ئەو سەردەمانە بوو، یاری مناڵان؟ جلبێ من لە ساڵی یعنی کە بڵێن عمرم 18 ساڵ بوو زۆر مناڵێکی بزێ و ڕۆیشتنم کەم ڕۆیشتم، هەر غارم دەدا ڕام دەکرد داتم دەچوم تێکی باغێکی ئینێکی حەدیقێکی گەورەی هەبوو. زۆر حەزم لەو یاریانە بوو کە ڕاکردنی تێدا بێت وەکو تۆپێر و ئەشتان. بەڵام من لە مەکتەب فەقەت یەک یاری فێرم، ئەویش پینگ پۆنگە، هیچی کەم نەیەزانی، یعنی بالێ و ڤۆلیبۆڵ و ئەشتان هیچ نەیەزانی، تەنها پینگ پۆنگم دەزانی. لە پینگ پۆنگ باشش بووم، لە وام لێ هاتبوو ئاخری لە یەکێک ملوانی کە باش پینگ پۆنگ یاری دەکرد. بەڕێزە دوت پارەکانی کە وەرەدەگر ئەدا بە گۆڤار و کتێب، ئەی قەت پێ ناچووی وە سینەما؟ سینەما نەبوو لە کۆیە، هیچ لە کۆیە سینەمای لێ نەبوو. هەندێکیش لەو پارانە برادری وام هەبوو خوێندکار و شتیوان نەبوو یارمەتی مەدان، ینی لەگەڵیان یارمەتیم دەدان. بەڵێ ئەی بە مناڵی هەستە ناگرێت تۆ لە چاو مناڵانی تر جیاوازتری؟ خۆی لەسەر کامل چووکە تاقانە بووم، تاکە کوڕی باوکم بووم، بۆیە نەختێک
نازم أو نازم نفتك جاوزي دابومي لما كتبي شوكي يكمهم دائما لها مسلفة كان يكمهم خود كارشي باش بوم هستم ذكر بلا مزور كومالاي بوم لأن قال خلق زور تكلاو بوم هيك جاوزيكي أو تم لقل خلق نبو دائما بيكو بوين لقل خلقو لقل حاوري كانوا لقل أواني كلمة كتب بيكو بوين أي لشوي براتا لقل من الله أقرأيت أي والله لشوي براتا أشقراو مو بيشتر لا شرق رشيش باش دارم كردوه لا شوي شو براتي شتومو شتيش مرقرتو أي مامي جان لتمني لاويدا بيرد لخوش ويستي كردو توا أي والله من لجيلي أو تيكو شرانة مكا وكو صوفي برورد بود وكو درويش إما زماني